بابەتێکی دیکەمان هەیە ئەم بابەتە تۆزێک بابەتێکی وردە بەڵام بابەتێکی گرنگە پێویستی بەوەیە ئەوانەی بازرگانی یاخود مامەڵا بەم جۆرە کارانە بەم جۆرە دراوانە دەکەن ورتر بن ئاگادارتر بن ڕێنمایی کەسانی شارەزا وەربگرن بازرگانی بلۆکچین و ئالوگۆڕی ئابووری ئۆنلاین دراوە ئەلکترۆنیەکان ئەمانە هەموو تا ڕادێک پەیوەستن بە یەکتری لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانمان لەگەڵە بەڕێز ڕێباز سابیر ئەندازیاری پرۆگرام سازی و ماستەر لە تەکنەلۆژیای زانیاری لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان دەبێ بەیانیت باش کاک ڕێباز. بەڕێز ڕێباز بانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ. سڵاوتان لێ بێبانیتان باش. زۆر سپاس. بەڕێز ڕێباز ئێمە ئازانین کە بلۆکچین مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە گەر بگەڕێنەوە لە نزیکی 2014 بە تەواوی کاری کردووە. لە کوردستان کەی دەستی بەکار کردووە لە پێشتریش ئاشنامام کە بۆی بلۆکچین چییە لێرە چۆن بەکارەهێنرێت؟ بەڵێ سلااوتان لێبێ دووبارە بانیتان باش تەبێ وەکو ڕاستکردنەوەیەک وەکو تەکنەلۆژیاکە ینی ئەوە نوێن نییە تا ڕادەیە کۆنە بەڵام ئەگەرێمە ببوورن ئەگەر ئێمە بینە سەر باسی تەکنۆلۆژیاکە لە زانستی کۆمپیوتەرە چەند ئامرازێک یاخود چەند توڵێ بەکارێ بۆ دروستکردنی و سیستەمانە یاخود ئەپلیکیشنانەی کە هەن یەکێ لە گرنگترین ئامرازەکان بریتە لە شێوازی هەڵگرتن و خەزانکردنی زانیاریەکان کە بە بەربڵاوی پێوترێ دەیتابیس. ئەتوانین بڵین بڵاکچین زیاترە چێتە ئەم بوارەوە ئەم بابەتی دەیتابیسەوە یەکێکە لەو تەکنۆلۆژیانی کە بەکارێ بۆ خەزنکردنی زانیاریەکان. تەبیعی زۆر جۆری هەیە ینی زۆر سیستەم هەیە زۆر تەکنۆلۆژی جیاوازیەکە بەکارێ لەم بوارەیە بەڵام ئەوەی کە بڵاکچین جیاکاتەوە لە سیستەمەکانی تر بریتە لە چەند تایبەتمەندیە کە گرنگترینیانەوەیە کە بە سروشتی خۆی بە سروشتی تەکنۆلۆژیاکە کە کاتێک هەر زانیاریەک خەز نەکرێت بە هیچ جۆرە دەستکاری ناکرێت ینی دەستکاریکردنەکانی بە هەردوومانەکە هەم گۆڕانکاریتیان ناکرێت هەمیش ناسڕێتەوە هەر لە ینی و بۆیە پێشێ وترێ بڵاکچین ینی بریتێ لە زنجیرەی چەندێکەیەکی زانیاری لەگەڵ خەزنکردنی هەر زانیاریەکە یاخود هەر بڵاکێکە یەکەیەکی زانیاری دروستەکەم یەکانە بەسرێنەوە بەیەکەوە بۆیە پێشێوترێ چین یان زنجیرە لە کاتی گۆڕانکاری بزانین ئەم بڵاکچینە خزمەتگوزاریەک پێشکەش بە خەڵکی دەکات بۆ لە لای خەڵکی زیاتر ڕوون بێ ئەمە بابەتێکی زیاتر اختصاسیە زیاتر شی بکەین و چه خزمەتگوزاریەک پێشکەش دەکات. بەڵێ بەڵێ خۆی وەکو تەکنۆلۆژیاکە لە زۆر بوارە بەکاریە تەبیعی ئەوەی کە خەڵک زانیوەتی زیاتر کریپتۆکەرنسی یاخود دراوە دیجیتاڵەکانە تەبیعی ئەوە یەکێکە لەو بوارانی کە بڵاکچین دەتوانێت تیا بەکاربێنرێ بوارەکانی تر بریتە بۆ نمونە لە پارەدانی بێسنوور بێگوێدانە ناونیشانی خۆت یان شوێنی خۆت ئەتوانیت تۆ بەشداری بکەیت لە هەر خزمەتگوزاری لە هەر وڵاتێکا بێ کە بەڕاستی ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە. ئێستا ئەگەر ئێمە وەکو نمونە با بڵێن پێیپاڵ وەکو نمونە بێنینەوە ئێستا لە عێراق تەنانەت پێیپاڵ بەدەست نییە بەڵام لەگەڵ بەکارهێنانی بڵاکچین و ئەم سیستەمانەیە ئاسانترە بێ بۆ خەڵکی عێراق یاخود کوردستان بەشداری بکەن بۆ ئەو خزمەتگوزاریانە یاخود ئەو بەرهێنانەی کە لە دەرەوەن یاخود بە پێچەوانەوە خەڵکی دەرەوە ئەگەر بیانەوە بەرهێنان بکەن لە کوردستانە. تەبیعی ئەمە یەکێکی ترە لەوانە یەکێکی تر لەو بوارانە کە پێوترێ گرێبەستی زیرەک گەشە پێدەرەکان نەتوانن چەندین جۆری ئەپلیکیشنی لەسەر دروست بکەن کە بەبێ وجودی یاخود بەبێ بوونی کەسی سێم کە ئەمە خزمەتێکی زۆر گەوراکە. یەکێکی تر لە بواری تەندروستیە بۆ نواتوانرێ زانیاری نەخۆشیتیا هەڵبگیرێ و ئەو نەخۆشە بچێتە هەر وڵاتێ بچێتە هەر شوێنێ ئەو زانیاریانە بە ئاسانترین شێوە بە خێراترین ڕێگا بەدەست بێ. لە بواری پەروەردەیە بۆ نمونە ئەتوانرێ بڕوانامەکانی کە هەڵبگیرێ و دووبارە بە هەمان شێوە لە هەر زانکۆیان لە هەر شوێنێ پێویستیان پێ بێ بتوان ڕاستادەین بۆ بکەن.
و هەروەها چەندین بواری تریش. باشە کاک ڕەبەس ئەم بوارانی کە باست کرد بەگشتی تا ڕادێک گەچێتە چوارچێوەی سوودگەیاندن و زانیاری هەڵگرتن هەرچەنە لە ناو ئانی خەڵکە وا باوەکە زیاتر مامەڵەی کریپتۆکەرەنسی پێکرێ بەڵام وەکو وتت ئاماژەت پێکرد چەندین لایەنی ترەگرێتەوە کەواتە لایەنە باش و خراپەکانی چین ئەو چۆن نەتوانرێت بە خراپ بەکار بهێنرێت ئەو چۆن نەتوانێت ڕێگری لێ بکرێت. طبعی لایەنە باشەکانی ئەوەیە بەڕاستی کە پێویستی بە کەسی سێم نییە بۆ ئەوەی کە ڕەزامەندی دەربڕێ لەسەر ئەو مامەڵەی کە تۆ تەوێ بیکە یاخۆت ئەو سەرمایی کە خۆتەتەوێ یاخۆت ئەو وەبەرهێنانەی کە خۆتەتەوێت تیا بکەی پێویستی بە لایەنی سێم نییە. لایەنی سێم با بڵێن توانین بڵین کۆمپیوتەرێکە یاخۆت پرۆگرامێکە یا سیستەمێکە بڕیار لەسەر سەرمایەکەی تۆ یاخود مامەڵەکەی تۆیە. طبیعی ئەمە ینی بەشێکی ئەوانەی کە با بڵین بە گوێرەی پێناسەکە لا مرکزین ئەم لا مرکزیە وەکووتم پێویستی بە ڕەزامەندی کەسی سێم نییە بەڵام ئەمە کە پێویستی بە ڕەزامەندی کەسی سێم نییە لە هەمان کاتیشە ڕەنگە خراپ بەکار بێ لەبەرەوەی بۆ نمونە ئەگە کەسی سێم لێرە بانک بێ لە ڕەنگە هەندێک کەس بیانەوێ هەندێک مامەڵی خراپی پێوە بکەن لەو حاڵەتە ئەگەر بانک نێوەنگیری بکانێ لەو مامەڵەیە ڕووبات بەڵام ئەگەر وانە بێت ڕەنگە بیانێت چ جۆرە مامەڵەیەک بیانێت بیکەن هەرچەند ئەمە بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمەوە ناکرێ ینی زۆربەی خەڵکی مەحروم کرێ لە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە لەبەرەوەی کە چەند کەسێ بە خراپی مامەڵی پێ بکەن بەڵام بەگشتی ئەوەیەکێکە لە ینی وەکووتم ئەو لا مرکزیە چەندێک باشتی هەیە لامان کاتە ئەتوانین بڵین ئەتوانێت بە خراپی بەکار بێنرێ طبیعی ئەمە بڵاکچین لەبەرەوەی کە بەڕاستی تەکنۆلۆژیایەکی تازێ حتا لە وڵاتانی دەرەوەکو ئەوروپا ئەمریکا لە ئەزال ئەوانیش یاسایەکیان نییە بۆ ڕێخستنی ئەو مامەڵانە یاخود ئەو پرۆژانیان و پرۆتۆکۆڵانی کە لەسەری دروستەکرێت بۆیە تا ڕادەیەک لەو ڕۆوە ئەتوانرێ بە خراپی بەکاربێنرێ. باشە مامۆستا ڕێباز مادەم لایەنە خراپیەکەی تێدایە ینی بەشێک لە قۆڵبڕین هەیە ینی خەڵکانێکەنە دێن دژی تۆ بەکاری دێنن فێڵت لێ دەکەن هیچ نمونەیەک هەیە تۆ بیست بێتت یاخود زانی بێتەوە لە چوارچەوەی قۆڵبڕین دابێ. بەڵێ بەتاکیدی هەیە ینی لە کوردستانیش بەداخۆ ڕوویاوە بەڵام ئەتوانین بڵین ئەمە ئەسلی تەکنۆلۆژیاکە نییە ینی وەکو خۆی بەکار نەهاتووە بەڵکو کراوە بە ناوی ئەوەوە کە لە کوردستانە بەداخۆ زۆر کە زەرمەند بوون لی من بەڕاستی نامەوێت ناوی پرۆژەکان بێنم لەبەرەوەی کە چەند کەسانێک ینی کاریان لەسەر کردووە بەڵام ئەتوانم بڵێم ئەوانی کە کالە بوارەکەن تا ڕادەیەک ئەزانن کە کام پرۆژانە بەڕاستی وەکو تەکنۆلۆژیاکە ناونراوە کە ئەمە با بڵین تەکنۆلۆژیای بڵاکچینە ئەمە کریپتۆکرنسیە فلان چیشی بەڵام لە ڕاستی ئەوانە بووە و بەداخۆ زۆر کە زەرمەند بوون. باشە مامۆستا ڕێباز چ سوودێکی بۆ گەشەی ئابووری هەیە؟ بەنسبەت گەشەی ئابووری ئەتوان بڵێم یەکێکە لەو تەکنۆلۆژیانەی کە گەورەترین خزمەت بە ئابووریەکە یەکێک لەوانە با بڵێن ئێستا ئێمە لە کوردستان ئەمانەوە بەرهێنانێ لە وڵاتێکی ترا بکەین لە ئەمریکا بکەین یاخود لە ئەوروپا بکەین یان بە پێچەوانەوە ئێستا با بڵین بازاڕی کوردستان تا ڕادەیە گونجاوە بۆی کە خەڵک لە دەرەوەی وڵات بێنەوە بەرهێنان لە کوردستان بکەن. لەبەر ئەوەی کە وەکو وتمەوە ئاڵۆزیانی کە هەیە لە ئێستادا لە پرۆسەکردنی مامەڵەکان و لە ڕێگە پێدان و لە هەبوونی ناونیشان و ینی بۆ نمونە ڕەنگە تۆ پێویستکە ئەگەر بتەوێ یان کەسێ بێ وەبەرهێنان لە کوردستانە بکە بۆ بازرگانە گەورەکان ڕاستە ینی ڕەنگە ڕێشوێنی تایبەتی هەبێ بەڵام خەڵکی ئاسایی یاخود بازرگانی بچووکەن کە بامان شێوانەوە بەرهێنان بکەن بەڕاستی ینی لە ئێستادا زۆر قورسە بەڵام لە ڕێگەی تەکنۆلۆژیای بڵاکچینەوە چونکە بەڕاستی سنووری نییە و ینی لەو حاڵەتە جیهان هەمی وەکو یەکە بینرێ زۆر ینی بە ئاسانی ئەتوانرێت خەڵکی دەرەوە بەرهێنان لە کوردستان بکەن و
طبيعي لەبەرەوەی کە ئەم تەکنۆلۆژیایە تازەیە ینی زۆر خزمەتەکرێ یەکێک لەوانە کە پرۆسێکەیە کە پێوترێت پرۆسی باڵێن تۆکەنایزیشن ینی بە تۆکنکردنی ئەو بابەتانی یاخود ئەو ئەشیانی کە هەن لە ژیانی ڕۆژانەمانە وەکو خانوش و قەسایارە بینا بزنسی تر کۆمپانیا ئەمانە کە بەڕاستی کاکرێ بە تۆکن و ئەخرێتە لەسەر بڵۆکچینەکان و کاتە بەڕاستی زۆر ئاسانترە بێ بۆ ئەوەی کە لە خەڵکی دەرەوە بێنەوە بەرهێنان لە کوردستان بکەن وە بە پێچەوانەشەوە. باش مامۆستا ڕێباز وەک دیارە ئەوانەی بەکارهێنەری بڵاکچینن دەبێت ئەکاونتی تایبەتی خۆیان هەبێ چۆن پارێزگاری لە ئەکاونتەکانیان بکەن چۆن خۆیان لە هاکردن بپارێزن؟ بەڵێ بەنیسبەت ئەکاونتی سەر بڵۆکچین بەڕاستیەوە جیاوازە لەوە ئەکاونتە ئاسایانی کە دروستەکرێ وەکو ئەکاونتی جیمیل و فەیسبوک و ئەوانەی تر طبیعی زیاتر با بڵین وەکو واڵێت یعنی وەکو جزدانی ئەلکترۆنی پێڵن ئەمانە کە کاتێک دروستەکرێن پێویستی بە کلیلێکە خود بە کیەکە بۆ دروستکردنی ئەتوان بڵم تەنها پاراستنی ئەو کلیلە بەسە بۆی کەسەکە خۆی بپارێزێ و دوور بێ لە هاکردن هەروەها طبیعی چەندین ئەپلیکیشن هەیە کە پێویستی بە ئەکاونتەکە ئابێت ئەبێ ئاگادار بن کە چ جۆرە زانیاریە لەگەڵ ئەپلیکیشنەکانە شێرەکەن و ئەیانەنێ وەکو وتم گرنگترین شت ئەو کیە خودە و کلیلەیەکە کە پێویستەکە هەروەها چەندین شتی تر وەکو پرایڤەت کی ئەوانە کە لە کوردستان ئەتوان بڵێن بەرکەوتنێکی وانیە تا ئێستاش لەگەڵ تەکنۆلۆژیاکە ئەوەی کە ببرن ئەوەی کە هەیە زیاتر لە ڕێی چەند ئەپلیکیشنێکی ترەوەیە ئەویش تقریبان هەر دەچێتەوە سەر ینی ئەپلیکیشنی ئاسایی ینی بەرکەوتنی ڕاستەخۆ تا ڕادێکی کە ینی تا ڕادێک زۆر نییە بەڕاستی لە کوردستان تا ئێستش. بەڕێز ڕێباز سابیر ئەندازیاری پرۆگرامسازی و ماستەر لە تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای ڕۆژێکی خۆش. سپاس بۆ تۆ.